خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەیت. یەکێتی نیشتیمانی کوردستان وێڕایەوەی تەواوی ئامادەکاری کردووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ئێستادا لە گفتوگۆکانیان لەگەڵ سەرکردایەتی و کادرە پێشکەوتەکانیان وا دەردەکەوێت کە ئەو هێزە دەیەوێت بۆ دوای هەڵبژاردن خۆی ئامادەکات بە جۆرێک کە وەک خۆیان ئەڵێن کە بە هێندە پەلەیانە ئەیانەوێت هەڵبژاردن ببێتە دەرفەتێک بۆ پێکێنانی حکوومەتێکی نوێ و کابینەیەکی نوێ بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆی هەموو گلەی و گازندە و قەیران و سەرنجانەی کە لەلایەن هاوڵاتیاندا هەیە بتوانێت لە حکوومەتێکدا کە بۆ هەمووان بێ خزمەتی تێدا بکەن. ئەم شەو لەسەر کۆمەڵێک پرسی جیاجیا لەگەڵ زۆر بەڕێز سالار مەحموود ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆکەم. کاک سالار زۆر بەخێر سوپاس بۆ دەرفەتە توێ ڕای سەرقاڵی خۆت. ئەمەوێ پرسیاریەوە بکەم بەڕاستی ینی ئامادەکاریەکانی یەکێتی وا دەرەکەوێت ینی هەڵبژاردننی تێپەڕاند و چۆتە دوای هەڵبژاردن ئەمە لە چیەوە سەرچاوە یەکێتی ئامادەکاری کردو بۆ هەڵبژاردن و ئێمە ئێستاکە دەزانی بەرچاومان ڕوونە کۆمەڵانی خەڵکی کوردستان چاوەڕێی هەڵبژاردنن ئینشاڵڵا ئەم هەفتەیە بێتەوە بانگەشەی هەڵبژاردن دەست پێکەوە ئێمە هیوادارین بەپێی ئەو ڕێکارانی کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن دیاری کردووە کارەکان بەڕێوە بچێ بۆ هەڵبژاردن. باشە خیتابێکتان هەیە بۆ گۆڕانکاری لە حکوومەت ئەم خیتابە بۆ بانگەشەیە یان هەر بەجددی ڕوئایەکێتی گەیشتوتە ئەو ئاستەی کە لە حکوومەتدا گۆڕانکاری گەورە بکرێت. لە ساڵی 92 کە ئێمە شەرعەتی شۆڕژبگەڕیمان داخوازی کرد بگوێزرێتەوە بۆ شەرعەتی پەرلەمانی و شەرعەتی گەل یەکێتی لەگەڵ خەباتی پەرلەمانیە یەکێتی ستراکچەرەکەی وایە کە لەگەڵ خەباتی پەرلەمانی و سیستەمی پەرلەمانیەوە ئێستاکە ئەمە دەمانەوێت جارێکی تر مؤسسات لە ڕێگەی هەڵبژاردنەوە شەرعەتی بۆ بگەڕێتەوە و قەیرانەکان چارەسەر بکرێ و یەکێتی بەهێزەوە ئێوێ ئەم جارە پەرلەمان بێتە مەرجعی سیاسی و یاسایی لە هەرێمی کوردستانە لەو ڕوانگەیەوە ئێمە داخوازیمان ئەوەیە کە ئەم جارە دێتەوە هاوڵاتیانی کوردستان بە گەرموگوڕیەوە بەشداری بکەن بۆ ئەوەی بتوانین قۆناغێکی نوێ لە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا دەست پێ بکەین چونکە لە دوای 32 ساڵ کەڵەکەبوونی قەیرانەکان ئیتر کۆمەلگای نێودەوڵەتی دۆستەکانی گەلی کورد ئەم هەموو کەم و کوڕیانە لە ئێمە چاوەڕێ ناکەن و قبول ناکەن ئێمەش گەیشتونەتە ئەو قەناعەتەی چیتر بەم میکانیزمە لەگەڵ پارتی لە پرۆسی حکومڕانیە ئێمە ناتوانین بگەینە چارەسەری قەیرانەکان ئیلا ئەبێ دۆخێک بێتەکایەوە ڕێڕەوی حکومڕانی بە بردنەوەی هەڵبژاردن بگۆڕین یەکێتی بەنیازە هەڵبژاردن بباتەوە بۆ ئەوەی بتوانین سەرۆکی حکوومەت وەرگین لە ڕێگەی حکوومەتەوە کابینەیە کە یەکێتی قیادەی بکە قەیرانەکان هێواش هێواش تێپەڕێنین و چارەسەرکەین و بنەمایەکی پتە و لەسەر ئەساسێکی هاوبەش لە نێوان هەرێم و بەغدا دروستکەین بۆ ئەوەی بتوانین ئێمە لەگەڵ عێراق بەرەبەرە پێکەوە ئیدارەی بارودۆخەکە بدەین و هێواش هێواش ئەزمەکان چارەسەرکەین ناکرێت لە دیوێکە عێراق بە دوژمن بزانی لە دیوێکی تریشا سازشکار بووی ئێمە لەگەڵ پەیوەندێکی هاوسەنگین بۆیە کۆمەڵێک پرس کە پەیوەستە بە پرۆسی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانەوە بۆ ئێمە لە کات و ساتی خۆی تا ئەهەمێتی خۆی هەیە و ئیشی لەسەرەکەین. ئێستا بەرەبەرە ئەو ئێمە ئەچینە ناو هەڵبژاردنەوە بەرەبەرە ئەچینە ناو بانگەشەی ڕسمی هەڵبژاردنەوە یەکێتی حزبی خەڵکە حزبی کۆمەڵانی خەڵکە و نەوعەنما شەمرە و نەفەسی کارکردنمان بە ئاسانی ئیستیعابی بارودۆخەکە تەرەدودمان نیە لە هەڵبژاردن هیوادارین بەو جۆرەی کە خوازراوە و یەکێتی پلانی بۆ داناوە هەڵبژاردن بچێ بەڕێوە لە کەشێکی ئارام و دڵخوازدا و کۆمەڵانی خەڵکی کوردستان هەموو لایەنەکان بە پێی پێگەی خۆیان تاقیب بکەنەوە. زۆر باشە کاک سالار باسی ئەوەت کرد کە ئەمانەوەی حکوومەت سەرۆکاتی حکوومەت وەربگرین خەڵک بە کۆمەڵێک کەم و کوڕی یەکێتی بینیوە لە ماوەی ڕابردوودا یەکێتی توانیوێتی خۆی ڕێخاتەوە خۆی ئەبدێت کاتەوە تاکو بیەوێ حکومڕانیش گۆڕانکاری تێدا بکات ینی ئەو یەکێتی کە خەڵک بینیوێتی بە کەم و کوڕی بە قوبوڵکردنی کۆمەڵێک سەرنج و تێبینی هەمان یەکێتیە لە ڕاستیدا ئێمە بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی سەرەتا ڕێڕەوی کارکردنی سیاسی خۆمە لە ناوێکێتی گۆڕیوە کۆنگرەی پێنجەم توانی گفتوگویەکی تێر و تەسەلی هەمەلایەنە لەسەر بەشداری ئێمە لە حکوومەت پێگەی یەکێتی و ئستحقاقاتی یەکێتی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و پێداویستەکانی ئەم قۆناغی خەڵکی کوردستان باش مناقەشە بکە بۆیە جەختکردنەوەمان لەسەر گۆڕینی سیستەمی هەڵبژاردن
پاکردنەوەی تۆماری دەنگدەران گۆڕینی یەک بازنەی انتخابی بۆ 4 بازنەی انتخابی و کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردن کە هەموو ئەمانە بە پلان لە ڕێخەباتێکی دیبلۆماسی و سیاسی و یەکێتی کردی بۆ ئەوەی بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەنجام بدرێ. لەو ڕوانگەیەوە یەکێتی سەرەتا لەناو خۆیدا خۆی کردوتە هێزێکی یەکگرتووی کاریگەر چیتر ئەو مخۆمخۆیانەی ئەو دەستێوەردانانەی لەلایەنی ترەوە یان مخابراتی مانتیقەکەەوە بۆ سەر یەکێتی نیشتیمانی کوردستان کۆتایی هات کە ئەم پرسە کۆتایی هات ئیتر ئەمە نەما یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێتە پاشکۆی هەر سیاسەتێک کە پارتی لە ناو حکوومەت یا لە دەرەوەی حکوومەت بێوێ ببڕای پارتی جارێکی تر ئەو یەکێتیە نابینێتەوە بەڵێ بۆ سیاسەتی هەڵەبکە لە هەرێمی کوردستاندا و لە ئەنجامدا ئێمە ئەگەینە ئەو قەناعەتەی پێویستە یەکێتی لەسەر ئەم نەهجە بەردەوام بێ بۆ ئەوەی پارتی بێنێتە سەر ڕاستکردنەوەی کارکردن بۆ ئەوەی هەیبەت بۆ دامەزراوەکانی هەرێم بمێنێتەوە کاکەزانە بەم نەهجە بە تایبەتیش لە کابینەی نوێمی هەرێمی کوردستانە هەموو دامەزراوەکان ئیفلیج کران. هەموو دامەزراوەکان واتە هیچ شتێک نەمایەوە جگە لە دەسەڵاتی گروپێک لە ناو پارتی دیموکراتی کوردستان لە بەڕێوەبردندا بە ناوی حکوومەت و بە ناوی دام و دەستگاکانەوە ئێوە خۆتان ئەزانن بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان کە پەرلەمان نەبێ ئەو شەرعەتەی نییە وەکە دامەزراوەکانی پەرلەمان هەندێکیان زۆر گرنگن سەر بە پەرلەمان دیوانی چاودێری دارایی دەستەی نەزاها دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان هەندێک موەسسەی تر وەکو داواکاری گشتی کە ئەمە علاقیان بە مافی گشتی و چاودێری حکوومەتەوە هیچ یەکە لەمانە نەماون ئفلیج کراون. مەسەلەکە هەر پەرلەمان نییە کە دەرگای داخراوە و کۆتایی هاتووە هەموو ئەم دامەزراوانە بە ئەنقەست کۆتایی بەدەسەڵاتەکانیان هێنراوە بۆ ئەوەی سەرۆکی حکوومەت تاکڕۆیی بکە لە پرسی بەڕێوەبردننی دام و دەستگاکان و ئیدارەی ئەم وڵاتە ئێمە ئەچینە هەڵبژاردنەوە ئەمەش کۆتایی دێ کۆناغێکی تازە دەست پێەکەین ئەمێنێتەوە سەر ڕێژەی بەشداری هاوڵاتیان کە متمانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن کە خەڵکیش ئێستاکە لە لا شعوریە هەندێکیان لە هەست و نەستیانە باش دەست بیوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم سیاسەتە هەڵەی پارتی ڕاگیرێ. باشە کاک ساراری مەسەلەن بەڕێزت باسی موسسەکانت کرد پەرلەمانی کوردستان ئەتوانێت چی بکات خەڵک زۆر ئەو قسەیەکە بۆیش من زۆر لە پرسیارەکان دووبارەی کەمە لە بەرەوەی خەڵگەڵی پەرلەمان کاکە بۆ کۆمەڵی خەڵکە و خۆیانی تیا دەوڵەمەند دەکەن هەر بەڕاستی پەرلەمان بۆ کۆمەڵی خەڵکە یان ئەگەر ڕوئیاتە بێ پەرلەمان توانێت زۆر شت بکات. خۆی ئەمە ئیشکالێتێکە دوو دیدگاییە لە نێوان یەکێتی و پارتیە پارتی نیزامێکی ڕیاسی ئەوێ وەکو حزبی قائد وەکو شخصی قائد لە ناو خۆیانە بیر ئەکەنەوە بە ئیدارەدانی هەرێمی کوردستان یەکێتیش نیزامێکی پەرلەمانی سیستەمێکی فرەیی ئەوێ چونکە یەکێتی خۆتانەزانن لەگەڵ ژیانی فرەییە ڕاهاتووە ئەوانەی زۆر هەوڵیاندا پەرلەمان دابخەن وادەی هەڵبژاردننی پەرلەمان دوا بخەن هەموو ئەمانە بێهەیبەتکردنی موەسسەی چاودێریکردن و یاسادانان بووە ئەمە لە ذهنیەتە چەسپیوە و پەرنایانەوێ پەرلەمان ئەو هەیبەتەی هەبێت کە دەسەڵاتی بشکێ بەسەر ئەو حکوومەتەی کە متمانەی پێدا ئەمە دوو دیدگای جیاوازە لە هەرێمی کوردستانە ئەو دیدگایی ئێمە یەکانگیرە لەگەڵ دەستوری هەمیشەی عێراق یەکانگیرە لەگەڵ سیستەمی سیاسی لە عێراق کە نیزامێکی ئیتیحادی فیدراڵی پەرلەمانیە بە پێچەوانەوە پارتی نایەتە پێشەوە بۆ ئەم مەسەلە بۆ چونکە ئێمە لە پرسی دەستوردا کە دەستور فەصلی بینی سڵتاتەکە و لە نێو دەستورا ئێمە ئەتوانین کە دەستورمان هەبوو ئەتوانین لایەنەکان ملکەچکەین یان دەسەڵاتەکان ملکەچکەین بۆ ئەوەی لەسەر بنەمای نیزامێکی پەرلەمانی ئیشکەن بۆیە پارتی هیچ کات نایەتە ژێرباری بوونی دەستورێکی گەلپەسەند لە کوردستاندا بیرت دێ کاتی خۆی ئێمە کەوتینە مناقەشە و گفتوگۆ لەگەڵ پارتی داخوازی یەکێتی نیشتیمانی کوردستان مەطلبی یەکێتی نیشتیمانی کوردستان چەسبوونی دەستور و چەسپاندنی دەستور بوو بەڵام مەطلبی پارتی مانەوەی سەرۆکی پارتی بوو لە کورسی سەرۆکایەتی هەرێم دوای دوو خول ئەمە دوو دیدگای جیاوازە و لە هەمان کاتە ئێمە شەڕی گەورەمان لەسەر ئەم مەسەلەیە هەبووە بە بەردەوامی لەناو لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کاتێک لیژنەی ئامادەکاری دەستور دانرا زۆربەی هەوڵەکانی پارتی بۆ ئەو بووە هەموو ئەو بنەمایانەی کە نیزامێکی پەرلەمانی لە کوردستانە لەسەر بنەمای دەستورە چەسپێنن ئەوان بە ئاراستەی سەرۆکایەتیان دەبرد بۆیە ئەمە دوو دیدگای جیاوازە و ئێمە لەم مەسەلەدا بەڕاشکاوی ئەیڵێن خەبات ئەکەین کە لە ڕێگەی پەرلەمانێکی بەهێزەوە ئەم خولە بێتەوە جارێکی تر مەطرحی دەستور دێدەکایەوە و ئەگەر دەستور نەبێ فەصلی بینی سڵتات نایەتەکایەوە
ئەنجومەنی دادوەری کە مؤسسەیەکی گەورە و گرنگە هەر ئەبێتە بەشێک لە ئەنجومەنی وەزیران و حکوومەت هەر کاتێک بێوێ لە بەرژەوەندی پارتی بەیاننامەی پێدەرکە دژی لایەنەکان بەیاننامەیت پێدەرکا کە ئەمە کارێکی نەگونجاو و حکومڕانی و دەوڵەتداریە بێگومان نەخێر خۆ یعنی تۆ دوایین دانیشتەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە داوا ئەکا پەرلەمانی کوردستان انتخاباتی بۆ بکرێ یەکێک لە تانەکانیان لەسەر بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە دەستێوەردانە لە کاروباری دامەزراوەکانی تر لە ڕێگەی دەسەڵاتی جێبەجێکردنەوە هەموو ئەم تێبینیانەی کە هەن و هەبوون لەسەر بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان تەنها بە ڕێگە چارەیەک چارەسەرەکتێ ئەویش هەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە و ئەم جارە بێتەوە یەکێتی بە هێزێکی تۆکمە بە ئیرادەیەکی جیاواسر و ئەوان ئاماژەکەیان بینیوە بەڕاستی هەر بۆیە لە هەڵبژاردن نەترسن تەوژمی یەکێتی پارتی بەڕاستی ئەترسێ شەپۆ بەڵێ پارتی لە لایەزال لە هەڵبژاردن دەترسن ڕاستە گوتاریان گوتاری ئەنجامدانە و هاتنە پیری هەڵبژاردنە بەڵام ئێمە بیرمان ناچێت هەرچەند مانگی ڕابردوو بوو هەوڵەکانیان لە بەغدا لە هەموو جێگاکان بۆ ئەوە بوو کە هەڵبژاردن دوا بخرێەوە هەڵبژاردن جێبەجێ نەکرێ لەم ڕوانگەیەوە ئێمە مکوڕین لەسەر ئەوەی ئەم جارە خەڵک ئینشاءالله بە ڕێژەیەکی زیاد بەشداری بکەنەوە بتمانە بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە تەنیا یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکەمە نەتوانێت پارتی ڕابگرێت دوو هەمە ئەتوانین ئەو بەرنامە سیاسیانە جێبەجێ بکەین چونکە بە کوتلەی بچووک بە کوتلەی کورسی دوو کورسی و چوار کورسی و سێ کورسی ئەم دابەشبوونانە ناچێتە سەر پێویستەکە کۆمەڵانی خەڵکی کوردستان دوای ئەو تەجروبانەی لایەنەکان کردیانەوە دەرکەوت یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەتوانێت پارتی نەک ڕابگرێ پارتی بەجێ بێڵەوە یەکێتی بێتە حەزبی یەکەم ئێمە بۆ توانیمان لە مووسڵ لە کەرکووک لە خورماتوو لە خانەقین بیبینەوە ببینە حزبی ژمارەیەک بە پێی کورسی و بە پێی ژمارەی دەنگەکانیش لە هەرێمی کوردستانیش ئینشاءالله ئەم تەجروبەیە دووبارە بێتۆ لە هەرێمی کوردستان ئومێدتان وایە مەسەڵەن پێی ئەو دەرەنجامانی ئێمە مافی خۆمانەوە ئستحقاقی خۆیەتی یەکێتی وەکوی هێزێکی نیشتیمانی گرنگ خاوەن خیتابێکی نیشتیمانی دروست بتوانێت هەڵبژاردن بێتەوە بەڵێ کەمپینی ئێمە بۆ برنەوەی هەڵبژاردنە کەمپینی ئێمە بۆ لە ڕاستیدا بەجێهێشتنی پارتیە و کەمپینی ئێمە بۆ ئەوەیە بتوانین حکومڕانی لە کوردستان وەرگرینەوە و حکوومەت وەرگرینەوە باش ئەو حکوومەتی وەریەگرنەوە حکوومەتی یەکێتیە بێ حکوومەتێکە بێ بۆی شێتیەکان حکوومەتێکە بێ بەوەی کە ئێوەش بتوانن لە سلێمانیە کۆمەڵێک زادەوبان و کۆمەڵێک شت بکەن یاخود چ حکوومەتێکتانەوێت حکوومەتی هەرێمی کوردستانە بێ ئەو کاتەیەکێتی ناچێ لە پرسەکانی پەیوەست بە گرژیە سیاسیەکاندا حکوومەت بەکاربێنێ بۆ بەرژەوەندی لایەنێک سەرۆکی حکوومەت ناچێ ئەم زۆن و ئەو زۆن بکە حکوومەت حکوومەتی هەمووانە بێ و داهات و خەرجی تێکڕا لە چوارچەوەی بوجە ئەنێرێتە پەرلەمان کاتێک حکوومەت لای یەکێتی بوو بوجە ئەنێردرا بۆ پەرلەمان کاتێک بوجە لای پارتی بوو حکوومەت لای پارتی بوو بوجە نەئەنێردرا بۆ پەرلەمان ئەمە جیاوازیەکەیە بە بڕوای ئێمە ئەگەر داهاتی هەرێمی کوردستان لە ساڵێکا 1 ملیار دیناریش بێ پێویستە بخرێتە ناو بابی پرۆژە یاسای بوجە و لە ڕێگەی سەرۆکی حکوومەتەوە ڕەوانەی پەرلەمان کە یەکەمەن بۆ شەرعەت پێدان و پەزەندکردنی دووەمەن لە کاتی جێبەجێکردندا پەرلەمان ئەتوانێت باش ئەبوابەکان دیراسە بکات چونکە خۆی پەسەندی کردووە بۆی بتوانێت چاودێریەکی دروستی بکات لەو ڕوانگەوە بەڵێ حکوومەت بۆ تێکڕای خەڵکی کوردستانە بێ ئێوە بیرتان دێت لە دوایین جارێکە حکوومەت لای یەکێتی نیشتیمانی بوو ساڵ و نیوەک تقریبان ساڵێک و 8 مانگ 2 ساڵ بڵێ هەموو ئەو پرۆژانەی جێبەجێ پرۆسەی دامەزراندن لەسەر بنەمای ئۆنلاین بوو پرۆسەی ناردنە دەرەوەی خوێنکاران بۆ دەرەوەڵات لەسەر بنەمای فۆرم بوو پرۆسەی دابشکردنی زەوی و پێدانی سولفەی عقار بە گوندەکان سولفەی کشت و کاڵی گەشت و گوزار و ئەو ڕۆشنانەی کە پەیوەست بوو بە ژیانی گشتیەوە لە ڕاستیدا بە شێوەیەکی گشتی بۆ هەموو لایەک فراهەمەکرا پێمان وایە پێویستەکە بە تایبەتی دوای ئەم هەموو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان دروست بوو ئەوانەی لەم حکوومەتەی دادێ بەشدارە بن ئەبێ بە دیدگایەکی نیشتیمانیەوە بەشدار بن دیدگای ئێمە بڕوامان وایە لە حکومداریدا پێویستەکە جارێکی تر هاوڵاتی بکەین بە سنتەر هاوڵاتی کە بوو بە سنتەر پەرلەمان بەهێزە بێ و حکوومەت لە ژێر ڕکێفی پەرلەمان ناتوانێت بچێتە دەرەوە باش کاک سالار ئەو ئەگەر هاوڵاتی نەبێتە سنتەر و ئەو حکوومەتە حکوومەتی هەرێمی کوردستان نەبێ حکوومەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەبێ هەرێمی کوردستان چی بەسەر دێ ئەفن ئاوکەت خۆ فەرم مەسەلەن ئێمە ئێستا
زۆر باسی قوارە و هەڵواشانەوە قوارە هەرێمی کوردستان و دۆخەکەین ئەگەر بێت و بۆ شێوێ بەردەوام بێ بۆ پینۆپەڕۆکردە هەرێمی کوردستان پێێنێتە چ قۆناغێکی مەترسیدارەوە ئەگەر ئەو ڕوئیایی جەنابەت تەوزیفەکەینێت دۆخی هەرێمی کوردستان لە قەیرانی تر هەڵناگرێ و پێم وایە ئەو قەیرانانەی کە هەن لە هەرێمی کوردستانە بەسە ئیتر خەڵک بێزار بوو خەڵک ماڵوێران بوو گەنجەکان بێهیوا بوون ئاسۆیەک نەما هەموو راپۆرتە نێودەوڵەتیەکان UN و غێری UN ئەنتەرناشناڵەکان هەموو پڕە لە سەرزەنشکردنی هەرێمی کوردستان لەباری ئازادیەکان لەباری ڕەچاونەکردنی مافی مرۆڤ مافی ژنان ئەکتیڤ نەبوونی دەسەڵاتەکانی کە چاودێری حقوقی ئینسانەکەن بڕۆن دەستەی مافی مرۆڤ بزان بەپێی یاساکەی چەند مادەی پێشێل کراوە بڕۆن ڕێکخراوەکانی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومەکان کە بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 دامەزراوە کۆمەڵێک ڕێوشێنی هەیە منەظەمات ئەتوانن مساهمە بکەن لەگەڵ دەسەڵاتە کشتەکانە لەکوێ مساهماکەن جارێکی تر بردویانەوە بۆ فلتەری ئەمنی بڕۆن یاسای دیوانی چاودێری دارایی بخوێنەوە بۆ داهات و خەرجی و چۆنەتی سەرفکردنی بڕۆن یاسای دەستەی نەزاهە بخوێنەوە بزانن لەکوێ داتواندراوە چوار بەڕێوەەر چوار وەزیر چوار دام و دەستگا بدرێتە دادگا بڕۆنی بەپێی یاسای ئیدیعای عام کە دیفاع لە مافی گشتیەکە هەموو ئەو پێشێرکاریان من ناڵێم لێرە و لەوێژ نەبوون یان هەر لە ژێر دەسەڵاتی پارتی بەتەنیا بووە بەڵام کاتی حکوومەت توانی بە عەدالەت ئیجراعاتەکان بکە لە هەموو جێگاکان وەکو یەک دەچینە پێش بۆیە ئەم حکوومەتەی ئێمە لە ڕاستیدا حکوومەتێکە زۆر لە ڕێگار لایداوە لە ڕێگا دروستەکەی خۆی لایداوە جگەلەوەی کاربڕێکەر و ئەسماعەکانی تری زۆر تێپەڕاندووە بەڕاستی بەمانای شەرعێت حکوومەتێکە شەرعێتەکانی خۆی بە هەڵس و کەوتی خۆی لەدەستداوە دەبوو سەرۆکی حکوومەت بەر لە هەموو کەسێک سوور بایە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن بۆ ئەوەی کۆتایی بە بۆ محنەتەی کە تێی کەوتووە ئەو هەموو قەیرانانەی کە بەسەریا کەوتووە کە خۆی ڕوئیای بۆ چارەسەرکردن نییە و پێیان چارەسەر ناکرێ لە ڕاستیدا بێبیدەنەوە دەستگەل لەمەیە هاوڵاتی سنتەرە بێ لە هیچ جوێیەکی دنیادا کە تۆ نەتوانی ئەو گرەیە بکەیتەوە لە پرۆسەی بەڕێوەبردن و حکومڕانیە چوارچێوەیەکی تر هەیە ئەویش بریتە لە ڕای گشتی و پرۆسەی هەڵبژاردن کە متەبعە لە دنیادا یەکێکە لە بنەما سادەکانی دیموکراسی خەڵک کە سنتەر بوو ئەچیتەوە لای خەڵک ئەڵێ خەڵکی کوردستان ئەمە قەیرانەکەیە ئێمە وەکو لایەنەکان هاتینەوە بەردەستان تاقیکردنەوەی و جارێکی تر متمانە وەرەگیرێتەوە هەر لایەک متمانەی وەرگرتەوە زۆرینەی بەدەستێنایەوە ئەو کاتە لەگەڵ حەلیف دروستەکە یا حەلیف پێکەهێنێتەوە لەسەر بنەمای شەراکەتێکی فەعلی بێ و لەسەر بنەمای کارنامەی جێبەجێکرا بێ نەکرد دروشم یعنی من بڕوام وایە نابێ جارێکی تر بیر لە دواخستنی هەڵبژاردن بکرێتەوە جارێکی تر بیر لە بێهیبەتکردنی پەرلەمان بکرێتەوە ئەو هەوڵە نۆزەوک و خراپانەی کە دوجار بەرۆکی خۆیانی گرتەوە جیتر نابێ بیری لێ ئیدامی ئەو دەسەڵاتە ئەکرێ گەر بن مەسڕوڵ بارزانیان سەرۆک حکوومەت بێوێ ئیدامی ئەو جۆرە دەسەڵاتە بدا و بە جۆرێک لە جۆرەکان لەو شەرعەتی گەل پەسەندە ڕابکات یەکەم جارە ئێران و تورکیا ئێران و ئەمریکا بۆ نمونە کە دوو حەلیفی جیهانی زۆر مخالفن کۆکن لەسەر ئەوەی کە ئەو دۆخەی کە لە حکومڕانی کوردستان هەیە کە پێویستە ئاڵوگۆڕی بەسەردا بێت هەردووش لە ڕێگەی هەڵبژاردنەوە بەڵێ زۆر کەسە ئەوترێک کاک سارارۆ قسەی سەرنجە بۆ وڵاتیان ئەوترێکە ئەمریکا پاڵپشتی ئەو ئەقلێتە ئەکادژی ئێران و ئەمە ئێرانە وای لێکا و ینی ئێستا هەردووچیان کۆکن لەسەرەوەی ئەم ئەقلەتی بەڕێوەبردنی حکوومەتە ینی ئەزانی خراپە من پێم وایە زلهێزەکان استقرارێکیان ئەوێ زیاتر و ئەم مؤسساتە ئەبێ شەریعەت وەربگرنەوە و لە ڕاستیدا کۆمەلگای نێودەوڵەتی زۆر نیگەرانە لەم جۆرە بەڕێوەبردنە ئەم جۆرە بەڕێوەبردنە هیچ بنەمایەکی حکومڕانی قانونی تێدا نەماوە بۆیە هەڵبژاردن باشترین وەسیلەیە بۆ ئەوەی جارێکی تر ئەبدێتی دامەزراوەکان بکرێتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بوارەدا داکۆکی کارە و ئەوان ئەیانوێ ڕۆژێک درەنگتر بێ بە دەلیلی ئەوەی سەرۆکی حکوومەتیان لایە کاکە ئەمەش کۆتایی دێ ناتوان قەیرانەکان چارەسەر بکەن قدرەتی چارەسەرکردنی قەیرانیان نەماوە یعنی من لام سەیرە سەرانی حکوومەت لە ئێستاە کە ئەوەی بڕیار ئەدا بە ناوی حکوومەتەوە زۆر جا کاخوبات بۆ نمونە ئەوێت لە مەجالێکا جیاواز بێ وتەبێژی سەرۆکی حکوومەت یا کەسێک بە ناوی سەرۆکی حکوومەت دێن وا پیشان نادەن کە ئەم بەشێکە لە تیمەکە
بۆیە خۆیان لە قۆڕکاریەکە ئەعلانەکەن کە خۆیان ساحێبن بۆیە ئەم عقلێتە لە ڕاستیدا عقلەتی چارەسەرکردنی قەیران نییە ئەوان دەیانوێت بە خوڵقاندنی قەیرانێکی نوێ قەیرانە کۆنەکان لە بیری خەڵک بەرنەوە کە ئەمە خراپترین دیدگایە کە لە حکومڕانیە دواکەوتەکاندا هەیە کە بتەوێت بە قەیرانێکی نوێ قەیرانە کۆنەکان لە بیری خەڵک بەریتەوە بەڵام خەڵک زۆر لەوە وشیارترە بۆیە من پێم وانە ینی ئینسان کاتێک گفتوگۆکە بێت تا هەڵسەنگانەکان وەکو خۆی بێ ئێمەش کەم و کوڕیمان هەبووە و ئێمە بەشێک بوون لە قبول بۆ من سەرتاوە پرسیارم لە جەنابەت کردەوە خۆتان ئامادە کردو خۆتان پێت کردوەوە ئێمەش بەشێک بووین لە قبولکردنی کۆمەڵێک دۆخکە هاتەکایەوە ئیتر بیانۆکان هەرچیەک بێ بەڵام ئیتر ئەوە کۆتایی هات کۆتایی هادیەکەتی بڕیارێکی یەکلاکەرەوەی داوە وە مەسجەکە پارتیش وەری گرتووە جارێکی تر بەبڕای نە پارتی ئەتوانێت تەدەخل ناو کاروباریەکەتی نیشتیمانی کوردستان بکە نەیەکێتی نیشتیمانی کوردستانیش لەبەر دۆخێکی بەرژەوەندیەکی بچووگیا بەرژەوەندیەکی کەسی بچێتە ژێرباری دۆخێک کە لە بەرژەوەندی خەڵکنانە بێ لەمڕۆ یەکێتی خەڵکی کردووەتە سنتەر هاوڵاتیان دەکا بە سنتەر بۆ بەڕۆ لەکوێ بەرژەوەندی هاوڵاتیان بێت بۆ ئاراستەیە ئەڕوا بۆ ئاراستەی حکومڕانی لەسەر ئەو بنەمایە بەڕێەکە جا ئەبێ چی بکەین ئێمە هانی هاوڵاتیان دەین بەڵێ ویستمەوە بڵێم ئەگەر خەڵک متمانەیەکی تەواوەتیتان پێ بدات بەڕێز کاک سالار زەمانەت هەیە کە ئێوە کورسەکانیان دەنگەکانی خۆتانیان هێز و قۆتی خۆتان ناکەنە پارسەنگێک بۆ پارتی و جارێکی ترەوام بکەنەوە بەبرا گەورە و بم بە سەرۆکی حکوومەت و وەزارەتەکان و ینی گۆڕا خەڵک گۆڕانکاری نەبینێت خۆی پارتی لە حکومڕانی و لە پرۆسەی سیاسی 100% ئاوت ناکرێ بەڵام ئەو دیدگایی پارتی بۆ بەڕێوەبردن یەکێتی کۆتایی پێهێنێ ئەو دیدگا خراپە ئەڕۆخێنێ دیدگا ئەڕۆخێنێ حکومت ناڕوخێنێ دیدگاکە عقلێتی بۆ بەڕێوەبردنی حکومت بەڵێ ئەو دیدگایە ئەڕوخێنین دیدگایەکی دروست ئەبێ بێتەکایەوە جا ئەگەر پارتی هاتە ژێرباری ئەو دیدگایانە خێر على خێر ئەگەر نەهاتە ژێرباری ئەو دیدگایانە ئەو کاتە لێکولی حادیث حەدیث ئەمێنێتەوە سەر گفتوگۆی ئێمە ولایەنەکان سەرگفتوگۆی ئێمە ولایەنەکان بۆ ئەوەی بتوانین چۆن ئیدارەی ئەو دۆخە بدرێت لەو ڕۆوە یەکێتی جارێکی تر تەکید ئەەکەمەوە هاوبەشی پارتی نابێت لە پرسە خراپەکاندا هەرچەنە ئێمە لە زۆر وێزگەدا لە زۆر پرسدا دیدگامان جیاواز بوو بۆ نمونە موچەی خەڵکی کوردستان کە لە ڕێگەی بەغداوە بێ ئێمە نەمان شاردەوە کە بەغدا بێ باشترە لەوەی کە تۆ پارە بێت بیکەی بە موچە بیکەی بە ڕوبع موچەوە لە بانقی سەرۆکی حکوومەتیان بانقێکی سەر بە حزبەکەی سەرۆکی حکوومەت دابەش بکرێ دیدگامان وا بۆ ئەبێ ڕێککەوتنێکی سنترال لەگەڵ بەغدا بکرێ بۆ مەسلەی موچە و موچەی خانە نشینی و فەرمانبەران تێگەیشتێکی هاوبەش لەگەڵ بەغدا دروستکەین بۆ پرۆسەی نەوت نەک لەگەڵ تورکیا هەموو ئەم دیدگایانە کە بنەمای ئابوورین ئێمە بۆچونمان جیاواز بووە کۆمەڵێک پرسیتر کە عیلاقەتمەندە بە جۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بەغدا بۆ نمونە ئێمە قەت بڕوامان وانە بووە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە عێراق دوژمنە نەشمان وتووە دۆستی عیار 24 ئێمە دۆخێکی سیاسی لە دوای ڕووخانی ڕژێم لەسەر بنەمای دەستور شەراکەتێکمان دروست کردووە بەڵام پارتی ڕۆژێک سازشەکە ڕۆژێکە بێتە دوژمن و وەکو داگیرکرد تەماشا هەر وەکو ئەو محکەمەی ئیتیحادیەی کە جارێک بە محکەمەی بەعسییان ئەشوبهان جارێکی تر ئەچون سکاڵایان ئەکردەوە بۆ بەرژەوەندی خۆیان لە هەر ئەوە نزیکترین نمونە پارێزگای کەرکووک ئەنجومەنی پارێزگا وتیان ئەمە زۆر ناقانونیە و کۆبوونەوەی و سە خۆیان دەوامەکەن تایە خۆی خەڵک ترسی لەو دووبارە بوونانەوە هێڵیتەوە بۆ حکمی زەمانە زەمانە لایەنەکان تێگەیەنێ کە ئەبێ بێنە ژێرباریشی کە لە کەرکووک بە ئیرادەی خەڵک وەڵامی هەموو ئەو تۆمەت و بوختانەی چەند ساڵی ڕابردوو دایەوە خەڵکی کەرکووک بۆ یەکێتی وەتواندرا محافزی کەرکووک دابدرێ پارتیش ناچارە بێ پابند بێ لەوە زیاتر ناتوانێت لە ئاراستەوە ڕەوتەکە دەربچێ هەرچەنە تا 7 ڕۆژ و 15 ڕۆژ و مانگێکیش هەندێک خەڵکیش لێرە بە ئاوازی پارتی تەنیا پیرۆزبایی یەکیان نەنارد بۆ ئەو محافزە گەنجە کەرکووکیی کە دوو دەورە نوێنەراتی خەڵکی کەرکووکی کرد لە پەرلەمانی عێراق ئەمە بۆ ئەمە کەوتنە ژێرکاریگەری پارتی بوو و بەڕاستی هەر کوردێک باشتر بوو لەو محافزە بە وەکالەتە تعریبچی کە لەوێ بوو بۆیە نەبوو ئەو هەڵە مێژوویە ئەو هەڵە استراتیژیە ئەو
ئەو نەزعە بەرتەسکە حزبیە لە مەسەلەی کەرکووکە زاڵ بێ بەسەریاندا کە ئێمە لە سەرتاشەوە پێش هەڵبژاردن داوامان لە پارتی و لایەنەکان کرد با یەک لیست بین لە هەڵبژاردن لە هەڵبژاردندا داوامان کرد با تەشیر بە یەک نەکەین پێکەوە بانگەشەیەکی مەدەنی دژ بە لایەنەکانی تر دەست پێ بکەین کە تەواو بوو داوای ئەومان کرد ببین بە یەک کوتلە ئەوان چوون لەگەڵ عەرەب و تورکمانەکانە دانیشتن بەڵام دەرەنجامی نەبوو یەکێتی بە سیاسەت و دیبلۆماسیەتی خۆی توانی محافزی کەرکووک بێتەوە و پارتی و ئەوە پارتی ئەوەشی ئاعتیمادیە کردە سەر ڕاستەوخۆتر بڵم تورکیا کە زۆر دەستوەردانی لەو پرۆسەیە کرد یەکێتی توانی تووشی شۆکیان بکە قسێکی باو هەیە ئەڵێ کەسێک دوعای کردیان وەکو شوبهانێک کە بە ئیزرائیلی وتە گەر هاتی ڕۆحم کێشی ئاگادارم کە بە خۆمی بۆ حازرکەم دراوسەیەکی لەولا مرد و دراوسەیەکی لەولا مرد دوای کە ئیزرائیل هات ڕۆحی بچێشەوتی پێشتر ئاگادار نەکردم دەوتی ئەولات مرد و ئەولاشت مرد ئەبێ بزانی سەرەی تۆش دێت و ئەوە ئاگادارکردنەوە بوو ئێستا پارتی وەکوینێکە حسابی نەکەین لەبەرنەم گۆڕانکاریەکە گۆڕانکاری بە ئیزرائیل حساب نەکەین بەڵام تێگەیشتووە لەوەی ئەبێت گۆڕانکاری بکرێ چکە ئەم لای گۆڕا ئەم لای گۆڕا ئێوە ئەگەن کە پارتی تێگەشتمیان هەن لەسەر غروری خۆی بەردەوامە هەوڵدانەکانی پارتی بۆ ئەوەی هەڵبژاردن نەکرێت بەشێکە لەو تێگەیشتنە ئەوان ئەزانن کە چی گۆڕاوە ئێمە شەزانی چی گۆڕاوە بەڵام مادام ئێمە ئەم هەفتەیە بێتەوە ئەچینە ناو بانگەشەی هەڵبژاردنەوە من دوو سێ پەیام هەیە یەکەمان بانگەشەیەکی مەدەنی و دیموکراسی چونکە ئێمە خۆمانین و لەگەڵ خەڵکەکەی خۆمان تاقیەکەینەوە بانگەشەیەکی مەدەنی دوو ڕێز لە ڕموزەکانی یەکتر بگرین ڕەمزە مێژوویەکانی یەکتر بگرین و هەر ململانەیەکە کرێت لە چوارچەوەی قانون و پەیڕەوی کۆمسیۆن دەرنەچێ سێ مەسلەی ژنان لە ناو پرۆسەکەدا بپارێزرێن چوارەم ئەو نەهجە پۆپۆلیستی و زمانە تەشیرەی کە لە ڕابردوودا بەکار هێنرا و هیچ لایەک سوودی لێ نەبینی هێزەکان کۆت ینی دەستبەرداری ببن زمانی پۆپۆلیستی زمانێکی مەسئولانە نییە لە بانگەشەی هەڵبژاردنە ئەوانەی جنێو دەدەن بەڕاستی خەڵکی بچووکن ئەوانەی لە بانگەشەی هەڵبژاردن و ئێستا هەندێک تای هەڵبژاردن گرتوونی ئەوانەی کە جنێو دەدەن سوکایەتی و تەشیرەکەن لە ڕاستیدا بەرپرسانە ناتوانن مامەڵەکەن و هیچ کاتێک وە لە هیچ دۆخەکە ناتوانانی گۆڕانکاریان پێ دەکرێت بە دڵنیاییەوە گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە بە هێزێکی نیشتیمانی وەکو یەکێتیەکرێت کە خاوەن ڕووباری خوێنە و من لەو ڕانگەیەوە دڵنیام ئەم جاریان دۆخی یەکێتی زۆر باشترە بێ لە جاران هەم لەسەر ئاستی دەنگەکانی هەم لەسەر ئاستی کورسیەکانی و ئێستا کە ئینتیباعی کۆمەڵگەی نێودەوڵەتی انتیباعی وڵاتانی منتیقەکە انتیباعی هێزولایەنە سیاسی عێراقیەکان انتیباعی کۆمەڵانی خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لەسەر یەکێتی باش گۆڕاوە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی 3 ساڵ پێش ئێستا نییە ئەبێ هەموو لایەنەکان ئەو پەیامە باش وەرگن ئەمڕۆ یەکێتی خاوەن یەک سیاسەتە یەک سەرکردایەتیە پێکەوە بە یەک تیم کار ئەەکەین بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانە ئەوەی وتومانە ئەوە جێبەجێ ئەبێ بێ لەسەر بنەمای ڕاستکردنەوەی حکومڕانی و ڕێڕەوی حکومڕانی و ئێمە حکوومەت وەرئەگرینەوە بۆ خزمەتی هاوڵاتیان و بدرێتەوە دەست بە ژەوەندی گشتی ئەمانە دروشم نین ئەمانە مەبادئ و پرەنسیپن پێویستەکە لە دوای هەڵبژاردن هەموو لایەنەکان پشتگیری ئەم دۆخە بکەن و ئێمە هەندێک جار لە هەڵەکانشای ئاعترافمان کردووە ئاعترافکردن بە هەڵە فەزیلەتە ئێمە ئەوەمان کردووە بەڵام هەندێک هێشتا کە هەر ملهوڕ و لاسارن لە مەجالەدا بۆیە ئەبێ بە ئیرادەی خەڵکو لە ڕێگەی هەڵبژاردنەوە بیان هێنیتە ژێرباری ئەو ڕەوتەی کە یەکێتی ئەوێ و لە ئەساسی کۆمەڵانی خەڵکی کوردستان دایانەوێ زۆر باشە ئەمە چۆن ناوی لێ بنم پارتی ئەمە بە شەڕ جواب ناداتەوە مەترسیتان لەوە نییە وڵاتیان دروستکردنی دۆخێکی زۆر ئاڵۆز وڵی لەوە خراپتر دۆخچی بێ ئەوە نیوەی دهۆک و هەولێریش خەریکە لە ڕێگەی سوپای داگیرکەری تورکیاوە هەراسانەکرێ بەڵام ئەنجام نەدانی هەڵبژاردن زەرری گەورەی بۆ پارتیە تاوەکو هەر لایەنێکی تر زەرری گەورەی بۆ هەموو پارتی لەسەر ئەو بۆ چوونە کۆک بێ کاک سالار من بڕوام وایە تێگەیشتنێک هەیە جۆرێک لە متبوون لە ناوخۆی پارتی لەسەر ئەم دۆخە
سەرکێشیانە هەیە کە گروپێک لە ناو پارتی و لە ڕێگەی حکوومەتەوە دەیکەن بۆیە ئێمە ڕاستێک کەمتر لەسەر پارتی قسە بکەین ڕاستە ئێمە لە هەڵبژاردن و لە دوای هەڵبژاردن و پێش هەڵبژاردنیش ئێمە یەک ڕکابەری سەرەکیمان هەیە لە کوردستاندا کە پارتیە و هەموو ئامادەکاریەکان کراوە ئێمە لە پارتی بیبینەوە بردنەوەی ئێمە بەو مانایە نییە ئەگەر کورسیمان زیاتر بێ یا کەمتر بێ بەڵام ئێمە جۆرە خەباتێک بکەین کە پارتی لە پەرلەمانی کوردستاندا حەجمی خۆی هەبێ حەجمی خۆی وەرگێ نەک ئەو کورسیە موزەیەفەی کە لە خولەکانی ڕابردوو هەیبوو بۆیە ئەم هەڵبژاردنە وەکوتم تاقیکردنەوەیە هەموو لایەنەکان جارێکی تر ئەچنەوە بەردەم خەڵکی کوردستان من پێم وایەکێتی خیتابێکی پڕجازبێتی ئەبێ بۆ هەڵبژاردن و کۆمەڵێک سوپرایزی مەدەنی و سیاسی هەیە بۆ کاتی هەڵبژاردن هەموو ئەمانە یارمەتی دەرەبن بۆ ئەوەی خەڵک باشتر بەدەنگەوە بێ بۆ ئەوەی متمانە بە یەکێتی بکە و لە ذهنیەتی خەڵکیشا تێگەیشتووە خەڵکە بە یەکێتی ئەم دۆخە چارەسەرەکرێ باسی بەهێزبوونی یەکێتی و تێڕوانینی وڵاتانی ئیقلیمی و ناوچەکەت کرد لە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکۆماری ئێران هات بە تایبەت سەردانی یەکێتی کردنانی لەوە نەئەچوو بە سەرۆکۆماری وڵاتێکە وڵاتێکی زلهێزی ئەکرێ بڵێن لە ڕووی ئیقلیمی و زلهێز ئێران بەڕاستی مەسەلەن ئەمە چ دەلالەتێکە دەلالەتێکە کە یەکێتی نزیکە لە ئێرانەوە یان یەکێتی بەهێزە یەکێتی لە ناو پرۆسی سیاسی لە عێراقا سەرۆکۆمار لە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر بۆیە سەرۆکۆماری ئێران ئەتوانم بڵم پرۆتۆکۆڵی دیبلۆماسیشکان هات لەگەڵ یەکێتی نیشتیمانیدان بەڵام لە ڕووی سیاسیەوە پێگەی یەکێتی پێگەی ئەم دەڤەرە وای کرد کە ڕێی جمهور بێتە ئێرە و لە ڕاستیشدا پێت بڵم نەهاتنی هەندێک وەزیر و وەفدی وڵاتانی نێودەوڵەتی بۆ سلێمانی بۆ لای یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی عیلاقی بۆ کەمپینانە بووە خەڵک کردوێتی بۆ ئەوەی دیبلۆماتکاران سەردانی سلێمانی نەکەن ئێستا بۆتان دەرکەوت هەر وازح بووە وازح بووە لە ڕاستیدا چۆن حیساری ئابووری خراپبووە سەر سلێمانی حساری دیبلۆماسیش خراپبووە سەر سلێمانی بۆیە لە ڕێگەی عێراقەوە یەکێتی نیشتیمانی کوردستان توانی هەرچەنە دوای چەندین جار هەوڵی سەرۆکی یەکێتی و مەکتەبی سیاسی یەکێتی و داوای دانیشتنکردن لەگەڵ پارتی بۆ ئەوەی کێشەکانمان پێکەوە چارەسەرکەین ئەگەر یەکێتی کەمترین دەستکەوتی شەبێ کێشەکان خۆمان چارەسەریکەین باشترە لەوەی بچینە جێگایەکی تر بەڵام پارتی ئەمان بە گاڵتە وەرگرت یان بە جدی وەرنەگرت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵە سیاسی و دیبلۆماسیەکانی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن خستەکار وەتوانی یاسای هەڵبژاردن بگۆڕێ ئاراستەی کۆمیسیۆن لە کوردستانەوە بۆ عێراق بگۆڕێ بازنەکانی هەڵبژاردن بکاتە 4 بازنا و لیستی تۆماری دەنگدران تا ئاستێک ناڵێم هەموو پاک بکاتەوە و پارتی لە ڕێگەی بەغدا و کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە ناچار بکەین بۆی مل بدا بۆ هەڵبژاردن دۆخەکە هەروانە چێتە سەر و گروپێک لە ناو حکوومەت تەحەکوم بە عەمەلی سیاسیەوە بکەن جا ئەگەر یەکێتی ئەچێتە دەرەوە لە حکوومەتیان ناچێتە دەرەوە ئاعتراز دەرەبڕن ئەوان زۆر بێباک و بێمەنەدبوون بۆ یەکێتی ناچار بوو لە ڕێگەی بەغداوە کە ئێمە بەشێکی گرنگی لە عەمەلی سیاسی لە بەغدا توانیمان پارتی بێن نەژێرباری ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێ هیوادارین تا 20 مانگیش دۆخێکی نەخوازرا و نەیەتە پێشەوە و ترستان هێلەوە مەسەلە ترس نییە مەسەلە هۆشاریدانە دوایین دەرفەتە بۆ تەجروبەی هەرێمی کوردستان ئەم قەوارەیە لە ڕاستیدا استفهامی گەورەی هاتوۆتە سەر ئێمە دڵخوازی ئەوەین ئەم قەوارەیە بەهێزتر بێ متمانە پێکراوتر بێ و دام و دەستگاکان ئەبدەیت بکەین ئەبدەیت ببنەوە یعنی تۆ بە چ ڕوویەکەوە کە خۆت لە حکوومەتی سەرۆکی حکوومەتی و ئیدارەی پایتەختی هەرێمی کوردستانە دەی ئستعداد نەبێ بۆ هەڵبژاردن و بشتەوێ کۆفدی دیبلۆماسی ببینی و بچی سەردانی وڵاتانیشکەی کە ئەمە بەڕاستی نەنگیەکە ینی خەڵکی تر دیبلۆماتکاری تر کۆنسڵخانەی وڵاتان ڕۆژانە راپۆرت لەسەر وەزعی کوردستان دەدەن بە وڵاتانی خۆیان کە ئێمە دەمانوێیان حکوومەت دەیەوێیان سەرۆکایەتی هەرێم دەوێت سەردانی ئەو وڵاتانە بکە هیوادارم ڕۆژانی بانگەشەی هەڵبژاردن زۆر تاکی دەکەیتەوەلەوە بەڵام پرسیارێکی دیکەم هەیە لە تەنیشت ئێرانەوە کاک سالار ئەمریکاش دەرگای بۆ یەکێتی وڵایە یان علاقەتان لەگەڵ ئەمریکاش باشە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی یعنی ئەتوانین بڵین ئەو توازنە پارێزراوە یان هەر علاقەکە لەگەڵ ئێرانە باشە وڵای لەگەڵ هەموو لایەنەکان یەکێتی
کاتی خۆی بەبیری دێ لە مەکتەبی سیاسی پارتی دانیشتن و گۆڕانیش لەوێ بوون کەیان و یەکێتی نەماوە لە دوای قۆناغی سەرۆک مامجەلال پیان وابوو ئەم یەکێتیە ناتوانێت خۆی بگیرسێنێتەوە بەڵام هێواش ئێمە توانیمان بکەینە ئەم دۆخە ئێستاکە لە بەغدا لە دوو سێ ئیمتیحانە پارتی پێگەی یەکێتی وەرگرتووەتەوە و لە ڕاستیدا ڕێزی زۆریشم بۆ تاریخی تێکۆشەرەکانمان هەیە کە ئێستا بەشێکیان لە دەرەوە یەکێتین دەرکەوت لە ناو یەکێتی گەورەترن و لە دەرەوەی یەکێتی کەس گەورەتر نییە لە یەکێتی بۆیە یەکێتی بە کۆمەڵێک بنەمای یەکڕیزی یەک ئیرادەی و یەک دەستی وڵامی زۆر شتیدایەوە لە ڕووی پەیوەندیەکانیشەوە بەڵێ ئێوە دانیشتنی جنابی کاک بافڵ لەگەڵ لاڤرۆف وەزیری دەرەوەی رووسیا دانیشتنی لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران و هەموو ئەوانە تێکشکاندنی پرۆتۆکۆڵی بۆ دەری دەرەوە و لەگەڵ کۆمەڵک کەناڵ و ناوەندی ئەمریکایی کە هێشتاکە ناو نەهێنراون کە سەرۆکی یەکێتی لەگەڵ کێ لە سەفەری ئەمریکا دانیشتووە کە هەموو ئەمانە دەلالەتی ئەوەیە کە یەکێتی لە مەحافلی عێراقی و کوردستانیا هێواش پێگە استراتیژەکەی بۆ گەڕاوەتەوە و یەکێتی لەبەر ئەوەی لەناو خۆی دایەکە و اعتیمادی لەسەر ئیرادەی خەڵکی کوردستانیشە بە دڵنیاییەوە لە ئایندەیە پێگەکەی بەهێزترە بێ و بەهێزبوونی یەکێتی دامەزراوەکان بەهێزەکە بە تایبەتی هیچ حکوومەتێک لە دنیادا بەبێ بوونی پەرلەمانێکی چالاک بەهێز نییە ئێمە دەمانوێت پەرلەمانێکی ئەکتیڤ و چالاکمان هەبێ مەرجعی سیاسی و یاسایی بێ بە پێی بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 بە پێی یاسای ژمارەیەکی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی ساڵی 1992 پەرلەمان سنتەری بەڕێوەبردننی پرۆسی سیاسی بێت چونکە ئێمە خۆمان ئیقرارمان کردووە پەرلەمانی کوردستان دایکی دامەزراوەکانە حکوومەت لە ڕێگەی پەرلەمانەوە متمانی وەرگرتووە سەرۆکایەتی هەرێم لە ڕێگەی پەرلەمانەوە هەموو دامەزراوەکانی تر بە یاسا لە ڕێگەی پەرلەمانەوە و دوا خاڵیشم ئەوەیە تەکیدی لێکەمەوە کە ئەمە لەوانەیە خەڵک بە مەسلێکی زۆر استراتیژی وەرنەگرێ نەبوونی دەستور زەربەی گەورەی لێداوین لە کوردستانە و بوونی دەستور دەواازەیەکی گەورەمان لێ ئەکاتەوە کە تر ژیانی مؤسساتی دەست پێشکەم و ڕویانەی هەیە بۆ داهاتوێنم کوردستان کە ناکرێ یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەرکە هەر یاسایە کە دەرئەکرێ ئەبێ بڵێ ئەستوو بە بنەمایەک ئێمە هەموو جارێک کە یاسایەک دەرەکەین لە پەرلەمانی کوردستان ئەڵێن پشت ئەستور بە یاسای ژمارەیەکی ساڵی 92 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە نابێوا بێ ئەبێ پشت ئەستور بێ بە مادەیەکی دەستور بە حکومەکانی دەستوری هەرێمی کوردستان ئەم یاسایە دەرچێنداوە چۆن لە عێراقا لە ئەنجومەی نوێنەرانی عێراق یاسایەک دەرەکەی استنادەن بۆ مادە ئەوەنەی دەستوری هەمیشەی عێراق تەنظیمی داوا ئەکات تەنظیمی ئەم وەزعە بکرێ بە پێی یاسا لە هەرێمی کوردستانیشە ئەبێت دەستورێک کە بێ کە یاسا دەرئەکەی یاسا لەسەر ئەحکامەکانی دەستور حکمی دەستوری هەبێ ناکرێت یاسا حکمی یاسای هەبێت کە ئەمە بەشێکی گەورەیە لە ئیشکالیەت لەو ساوە بۆ ئێستا دەبێ ئەم جاریان ڕاگیرێ پرۆسەکە ناکرێ لە دام و دەستگای حزبیەوە تا حکوم بە ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتی و دەسەڵاتی دادوەریەوە بکرێت کۆتایی هات لە کەسی قبول ناکرێت ینی ئێمەش بەشێک بووین لەوەی کە ئەمەمان چاوپۆشی کرد دەبوو مکوڕ بووین لەسەرەوەی کە لەگەڵ پارتی لە ڕابردووە بەشدار بووین ئەبوو سوور بووین لەسەر ئەوەی ئەو بنەمایانەی کە اقرار کراوە جێبەجێ بێت چونکە ئەمە لە بەرژەوەندی یەکێتی خەڵکی کوردستانەوە بەڵام وەکووتم هەموو جارێک خەیرانێکیان دروستە کرد بۆ داپۆشینی خەیرانێکی تر گەنج سەنتەرە بێ لای یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی سەرۆکەکەی سەرکردایەتیەکەی بەشێکی زۆری لەنەوەی سێیەمی ئەم حزبن بەشێکیان لەنەوەی یەکەمن و بەشێکشان لەنەوەی دووەمن بە تایبەتی زۆری نیان و ڕوئیاکە ڕوئیایەکی گەنجانەیە بەڵام ینی بە سوودوەرگتن لە تێزی سەرۆک مامجەلال بە سوودوەرگتن لە تێزی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەموو تێکۆشە لە دێرینەکانی ئێستایی کە دەستیان پێکرد گەنج بوون بەڵام ئەم قۆناغە بە حکمی ئەوەی نسبەی کۆمەلگەی کوردستان نزیکی لە 170 گەنجە ئەبێ یەکێتی ڕوئیای گەنجانە بریتێ لە دیدگای نوێ بۆ بەڕێوەبردن بۆ ڕێزگرتن لە یاسانی و دەوڵەتیەکان بۆ دوورکەوتنەوە لە تەجاوزات لە قاچاقچێتی لە سەرانە سندن لە هەڵقوتانە سەر ماڵی خەڵک هەموو ئەمانە بەڕاستی یەکێتی من خۆم لە
زۆربەی هەرە زۆری کۆبوونەوەکانی سەرکردایەتی گوێم لێ بووە ڕێی عامی قیادەیەکێتی تەرکیز دەکاتە سەر ئەوەی بگەڕێنەوە بۆ خەڵک بگەڕێنەوە بۆ خەڵک مام جەلال ئەڵێ کۆمەڵانی خەڵکی کوردستان یەکێتیەکەی خۆتان ناڵێ ئەو یەکێتی من دروستم کرد ناڵێ یەکێتی سەرکردەکان ناڵێ یەکێتی فلان کەس یەکێتی خەڵکی کوردستان لە شوێنێکی تراڵێ ئێمە و خەڵک وەکو ماسی و ئاوی کۆمەڵانی خەڵک ئاوەکەن ئێمە بەبێ ئەوان وەکو ماسی ناتوانین بژین ئەمە ئەبێ بەڕاستی بکەینە بەشێک لە ژیانی سیاسیمان کارکردنمان ئێمە لەناو خۆشمانە پێویستمان بەوەیە هەڵبژاردن بکەینە فرسەتێک بزانین خەڵک چەند نیگەرانە تێکۆشەرەکان چەند عاجزن و ژیانی خەڵک چۆنە کە جەنابەت کاندیدی ئینشاءڵڵا سەرکەوتووە بی بۆ پەرلەمان کە ئەچی بۆ ناو خەڵک یعنی ئەمە جۆرێکە لە خوێندنەوەی کتێب بەڕاستی لە ناو خەڵبوون فێربوونە گەڕان بە گوندەکان جۆرێکە لە ڕۆمان خوێندنەوە من بۆ خۆم چێژ لەوە بینم بۆیە گرنگە هەمیشە ئینسان ئەخلاقیاتی بۆ دروستە بێ لە ناو خەڵبێ کە دابڕای حسابات ناکەی من بەبێ خەرقی قانونی کاک سالار ئەوەی جەنابەت باست کرد استنتاجێکی لێ بکەم لەوەیە مەسەلەن بۆ نمونە باسیەوەت کرد کە کاندیدی مەسەلە گەر ڕقم نەڵێیت خەرقی قانونی نییە بۆ نمونە کاندید زۆرە ئەچیتە لای هەندێک خەڵک دوو شتی تایە کە ئەمە وانەیەکی ئەخلاقی ڕێک ئەوەی جەنابەت ئەیڵێ کە ئەکیدم خۆت زیندوو بینیوتە مەسەلەن ئەڵێ واللهی وعدم داوە بە کەسێکی تر خۆزگە ئەمتوانی شێکیش بۆ تۆ بکەم بەڵام وعدم داوە سەیری کە لێرە هێشتا لە ناو کووردا وعد بەڵێن چەند گەورەیە چەند ڕەوشتە لە کاتێکە ئەمە ڕەنگە زۆر جار لە حکومڕانیە بینی بێتمانەڵێ موچەل 100% دوا ناکەوێت کە چی دوعاکەی وعدەکە یان ئەڵێ چی بۆ نموکە ئەچێتە ماڵەکە زۆر جار کە ئەڵێ بەسەر چاو دڵی نایە لە ناو ماڵی خۆیان دڵی تۆ بشێنێ ئەوەندە بە احترام و بەڕێزە دڵی نایە دڵی تۆ بشێنێ ئەڵێ هەوڵێکیش بۆ تۆ ئەدەم ینی بەخێر مباشر پێڵێ کەواتە ڕێک ئەو قسەی جەنابتە کە کتێب خوێندنەوەیەکە ڕەنگە لە کتێبێکی 100 پەڕیارەوە دەستکەوێت لە شارێکاڵێ لە نێو کووردا نەبوو پەیمانشکان لەکوێ فێروی پەیمانشکان کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەی پەیمانشکێن نییە ینی پەرژین بێ سیاسیەکانن پەیمانشکێنن درست حزبەکانن پەیمانشکێنن و کۆمەڵانی خەڵکی کوردستان دەیەوێ حزبی سادق هەبێ و بەڵێنەکان لەسەر بنەمای جێبەجێکردن بن و ئێمە ئەبێ دەرس لە خەڵک وەربگرین بڕایت هەبێ هەندێک جار من لە گوندەکانی گەرمیان بە تایبەتی خەڵکی بەتەمەنی وا ئەبینم جملەی وا جوانی پێەیە حکمەیە بۆ خۆی حکمەیە دەرس وەرگرتنە زاخاوبوونە تێکەڵاوبوون لە خەڵک هەموو ئەمانەی من ئێڵێم بەشێکن لە ژیان ینی ئێمە بەرخورد لەگەڵ واقعاکەین هیوادارین ئەم پرۆسی هەڵبژاردنە ببێتە نەری 4 ساڵزارێک و زوو دووبارە بێتەوە بۆ ئەوەی هەرمیشە خەڵک بە سنتەر بگرین پێویست خەڵکمان بیر نەچێتەوە هەموو جارێک دواخستنی هەڵبژاردن دواخستنی پێداویستیتە بۆ خەڵک ینی چوونە بەردەم خەڵک ئەڵێ هەم هەڵبژاردنە هاتنەوە هەم هاتنە هەڵبژاردنە بۆیە هاتنەوە نە ئەبێ ئیتر بیکەین بە نەرید بە بەردەوامی لە ناو خەڵک بین بۆ ئەوەی کە جارێکی تر هەڵبژاردن بوو چویتەوە ناو خەڵک خەڵک واهز نەکا ونی لیان ون بوو ئێستا لە هەڵبژاردن بۆیە باشتر وایە ئەمە بکەین بە کەلتور ئەمەی کە لە کەمپینی هەڵبژاردن بۆ ڕووکردنە خەڵک ئەنجامەدرێت لە دوای هەڵبژاردن بەردەوام بێ بۆ ئەوەی ببێتە کەلتورێکە حزبەکان لە خەڵک دانەبڕن کە لە خەڵکیش دانەبڕان دوور ئەکەونەوە لە ئەو شتانی کە پەیوەندی بە ژیانی تایبەتیەوە هەیە. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز سالار مەحموود ئەندامی سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان هیوای سەرکەوتن بۆ خوازم ڕوئیای خەڵکی وەکو جەنابەت زۆر پێویستە بۆ ئایندی هەرێمی کوردستان بۆیە تەمەنە ئاکەم هەمیشە لەوازی هەبیت دووبارە سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ